ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم بەڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە سەرەتا داوای لێبوردنتان لێکین کە بۆ چەند خولەکێک بەرنامەکەمان دواکەوت ئەم شەو باز لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە بوارە جیاجیاکاندا لە دوای 48 ساڵ لە دامەزراندنی ئەو حیزبە. یەکێتی نیشتیمانی کوردستان دوای 48 ساڵ ڕۆڵی لە خەباتی شاخ و شار و پێشبەرگایەتی و تێکۆشان و کوردایەتی و هەروەها لە بواری دیموکراسی و ئاوەدانی و حکومداری و دەسەڵاتدارەتی لە عێراق و هەرێمی کوردستاندا لە دوای 48 ساڵ گەیشتۆ بە چ قۆناغێک. ئاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 48 ساڵ پێویستی بە ئاوردانەوە لە ڕابردوو مێژۆ پڕشانازیەکەی هەیە، دەبێت بەردەوام بێت لەسەر ئەو ڕێچکەیە یاخود نەخێر پێویستە ئەوە بخاتە ئەرشیفی خەباتیەوە و خەباتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 48 ساڵ قوربانیدان دەست پێ بکاتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ پەیوەست بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی 48 ساڵی دامەزراندنیادا بە میوانداری برای بەڕێزمە کاکسەران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کە لە ستۆدیۆکەمانە بەخێر کاکسەران. زۆر سپاس کاک. سەرەتا حەزەکەم پەیامی بەڕێزت لە یادی 48 ساڵی یەکێتی دامەزراندنی. پەیامی من هەر پەیامی هەموو یەکێتیەکە، پەیامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پیرۆزبای لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێشمەگە دێرینەکان لە کەسوکاری شەیدان لە تێکۆشەرانی ڕێگەی ڕزگاری کوردستان لە هەموو تێکۆشەرانی یەکێتی و بێگومان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کە سەرچاوی هەموو ئەو خەبات و ماندووبوونن لەوانەوە بۆ ئەوانە. باڵێ زۆر باشە. تاوان دوای 48 ساڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە کۆمەڵێک کەوراز و نشێ و هەروەها سەرکەوتن و زۆر جاریش نوشستی بینیوە، بەڵام ضرورەتی یەکێتی لە ڕابردوو هەمومانە زانین و واقعەوە لە زاری سەرکردەکان یەکێتی و سەرۆک مام جەلال و ینی جەنابتان و کۆمەڵێک سەرکردەی دیکەوە ئەو ضرورەتە خراوەتە ڕوو. دوای 48 ساڵ ضرورەتی ئێستا یەکێتی بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ تەبەن ئەمە مۆزوعێکی جەدەلیە، یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ضرورەتی یەکێتی نیشتیمانی لە حاجەی کۆمەڵی کوردەواریەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووەکایەوە و هەتا ئەو حاجەی کۆمەڵی کوردەواری بە تەواوەتی دابینە بێ کە خۆی لە ئەو مافانە بۆ گەلەکەمان دەبینێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمێنێت و پێویستەکە بمێنێت و پێویستەکە ئەبدەیت بکرێتەوە گەشە بکە. ئەگەر ئەو ئەرکانەی کە لە سەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستانە جێبەجێ بوو، ئەو کاتە یەکێتی خۆی دەتوانێت ئەرکی نوێ بۆ خۆی بخاتە شانی خۆی، ئەرکی گەشەکردن لە ئاستەکانی دیکەدا، ئەرکی زۆر ئەو مافانەی کە هەتا ئێمە مافی چارەی خۆنووسین بەدیێنێنین، هەتا ئێمە ئەو ئازادی و ئەو ئاشتی و ئەو مافی مرۆڤەی کە لە دووشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە بەدیێنێنین، ئەم حاجەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویست دەمێنێ و ئەوەی کە ئینتیخابکەن بۆ مەرحەلەیەکی تریش ئەبێتە قۆناغێکی تر بۆ گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە. ئەگەر ئێمە سەیری مانفستی یەکێتی نیشتیمانی کوردستان کەین کە ئەو نامیلکەی بکە جەنابی مام جەلال بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی نووسی و شەید ئارام تەرجەمەی کرد بۆ زمانی کوردی، تەماشا دەکەی لەو نەخشە ڕێگایە کە مامجان نووسوێتی هەموو ئەسبابەکانی ئاستی گەشەی کۆمەڵی کوردەواری، ئاستی گەشەی بستنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان و هێزەکانی کە بڵێن هێز و توانا و وزە و هەروەها کەرەستەکانی بەردەست گەلەکەمانن بۆ پێشەوەی خەباتێکی ڕاست و دروست و سەرکەوتوو باس کراوە و هەروەها بێگومان نەیار و دوژمنەکانی گەلەکەشمان باس کراون کە دەبنە هەر بەنەتیجە بەداهاتانە بن نەیار و دوژمنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خەریتەی کە لە جەنابی مام جەلال لەو نامیلکەیەدا باسی کردووە بەڕوونی دەری دەخات کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی هاتوۆتەکایەوە، بۆیە ئەو پرسیاری کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئەو نامیلکەیە لەبەر ئەم ئەسبابانە کە گەلەکەمان شایانی ئەوەیە مافێکی زۆرتری هەبێت لەوەی کە تا ئێستاکە داجکەران دوژمنانی گەلەکەمان بە کوردیان ڕەوا بینیوە و ئەوەشی داویانە بە قاچ و قوچ بەدەستکاریکردن بە پوچەڵکردنەوە بەتاڵکردنەوەی لە مانە ڕاستەقینەکانی خۆی داوێنە بە گەلەکەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات بۆ ئەوە دەکا کە ئەمانە بباتە ئاسێکی ترەوە و مافانە بەدی بێنە. ئەو کاتە کە حکوومەتی عێراقی داعای دەکرد کە ئۆتۆنۆمی داوە بە گەلی کورد، لە بەرامبەر ئەمەدا یەکێتی نیشتیمانی کوردستان
دروشمی دوورمەودا و کورتمەودای خۆیدانە کورتمەودەکەەوە کە حکمی ذاتی ڕاستەقینەوە تا ئۆتۆنۆمیکی ڕاستەقینە بۆ گەلەکەمان و دوورمەوداکەوەیە کە وەکو من جارەجەلای مامزاد دەیوت چارەی مەسەلەی کورد هەر چارەنووسەوە تاوی کە خۆمان بەدەستی خۆمان چارنووسی خۆمان دیاریکەن ئەمەی لەو نامیرکێدا ڕوون کردوتەوە و لەو بەدەوە هەموو خەبات و تێکۆشانەکانی یەکێتی هیچ نەبێ لە مەرحەلەی شۆڕشی پێشمەرگانە و خەباتی چەکداریدا بەو ئاراستەیە کە ئەم نەخشەرەگایە خورد بکاتەوە دیارە دایان ئەدەبیات دایان کتێب نامیرکە هەموو بڵاوکراوەکانی یەکێتی نیشتیمانیەکان هەموو خێتاب و قسەکانی جەنابی مام جەلال لە ناو شۆڕشە بانگەوازەکانی کە بەردەوام لە مناسبەتەکانی شۆڕش و لە مناسبەتەکانی نەبەردیەکان و خەبات و تێکۆشانەکانی یەکێتیە باسی دەکرد و هەروەها ئەو خێتاباتانی کە لە رادیۆ و لە بڵاوکراوەکانی یەکێتیە باسەکرا هەموو ئەمانە بەو ئاراستێ تەفسیر و مانا بدەن بەو نامیرکەی کە مام جەلال یەکێتی نیشتیمانیەکان بۆچی لەبەر ئەو هۆکارانە یەکێتی دامەزراوە و هەموو ئیتر یەکێتی لە مەیدانی خەباتی خۆیان ئەگەر ئێمە تاریخی سەیری یەکێتی سێکەین لە 75ەوە هەتا 91 کە ئیتر بڵێن ڕاپەڕین سەرەگرێ و کوردستان بەشێکی بەرچاوی کوردستان ڕزگار دەبێ لەم شان ساڵە بەشی زۆری یەکێتی بەشی زۆری ئەرکانی سەرشانی خۆی جێبەجێ کردووە لە 75 دروست دەبێ لە 76 شۆڕش بەرپا دەکا لەو ناوڕاستەدا ساڵێکمان هەیە کە ساڵی دەستپێکردنی خەباتەیە سازدانی هێزی پێشمەرگەیە سازدانی بڵاوکراوەکانی وەکو شەرارە و وەکو ڕێبازی نوێیە کە بەرنامە و ڕوانینەکانی یەکێتی نیشتیمانیەکان بۆ کۆمەڵی خەڵکی کوردستان ڕوون بکەنەوە سەفەر و سەردانەکانی جەنابی مام جەلال و هەڤاڵانی دەستەی دامەزێرە بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ دمەشق و بۆ قامشتی و بۆ ئەوەی کە ینی بۆ خەڵک ڕوون بکرێتەوە کە ئەم شۆڕشە چییە و بۆ دیار و نەیار ڕوون کرێتەوە کە ئەم شۆڕشە لەبەر ئەم هۆکارانە دروست دەبێت و بێگومان بۆ پەیوەندیکردن بە تێکۆشەرانی وڵات لە ناوی وڵات بۆ ئەوەی خەڵک هان بدرێت لەو ناوڕاستەدا ئێمە بۆ نمونە کۆمەڵی نووسراومان هەیە کە بەشێکی زۆریان بە خەتی جەنابی مامجەلال بەشێکی بە جەنابی کاک ڕەوانشار نەوشە مستەفا نووسێتی بەشێکی دکتۆر فواد باسووم بەشێکی کە هەڤاڵانی دیکەی کە لە دەستی دامەزێن لەگەڵ جەنابی مام جەلال بوونە هەر یەکەی چمکێک و هەروە تێکۆشانەی ناوی وڵاتیش ئێمە نابێ ئەو تێکۆشەرە گەورانی شۆڕشی نوێی گەلەکەشمان لەبیر بکەین کە ڕەنگە بابلێن لە دەستەی دامەزێن یان لەو گروپەدا نەبوون کە دەستەی دامەزێنەر خەریک خەبات بوون لە ناوی وڵات بەڵام ئەمانەش بەشێکن لەم توراسە گەورەیە بەشێکن لەم بەرەفراوانی خەبات تێکۆشان ئەمانە هەمووی لەو ماوەی ساڵەدا ینی شکل و ئەدگاری یەکێتی نیشتیمانیەکان لە دەستپێکردنەوە بۆ شۆڕش ڕوونەکەنەوە ئینجا دوایەوە ئەو خەباتە بەردەوام دەبێت بۆ نمونە بەشێک لە خاکی کوردستان ڕزگار بکرێت بێتە شوێن و بنکەی خەبات و تێکۆشانەکە نەشستی هەکاری بە دوایە کە هەوڵێک بوو بۆ یەکێتی نیشتیمانیەکان بتوانێت چەک و پێداویستەکانی شۆڕش بێنێت اینجا لە دیوێکی ترا بۆ نمونە کەوتنی ڕژێمی شای ئێران ئەمانە شانسێکی دیکە دەدا بە شۆڕش کە بەرفراوان بێت و ئەو حەسارەی کە بەهۆی ڕێکەوتنامەی جەزایر کەوتووە سەرگەلەکەمان بشکێنرێ و هاتنەوە بۆ ناوی وڵات اینجا هەموو ئەم و ئێمە لەو نەبەردیە دوورودێژانەی کە هێزی پێشمەرگە کردوێتی بۆ دۆست و دوژمن هێزی و توانای یەکێتی نیشتیمانیەکان دەرکەوت بۆیە مرحلەیە کە بین مەرحەلەی مفاوەزاتە دانوستاندن لەگەڵ ڕژێمی بەعەس زۆر کەس ئەم مەرحەلەیەوە ئەزانێ وەکو لەی دانوستاندن بە وەکو عیبەیەکە لە ڕاستیە دانوستاندنی یەکێتی نیشتیمانیەکان لەگەڵ ڕژێمی بەعەس و حضوری جەنابی مام جەلال و سەکردەکانی یەکێتی لەو دانیشتانە لەو حجە منطقیانەی کە یەکێتی نیشتیمانیەکان پێشکەشێکە لە کاتی مناقەشەکان لەگەڵ سەرانی ڕژێم ئەمانە خۆی داستا و نەبەردیەکی لە مرافعکردن لە مافەکانی گەلەکەمان و هەتا ئەو بەداخەوە ئەو شکستانەی بەهۆی دژواری هەلومەردەوە بەهۆی ئەنفال و کێمیاباران و بەهۆی تەقەمەنی و چەکی قەدەخکرا و کە ڕژێمی بەعەس لە مەرحەلەی فاشستی خۆیدا بەکاری هێنا ئەنفال لەبینین دوای ئەوە ئێمە دیسانەوە سەر لە نوێ مەرحەلەیەک دەبینەوە چۆن بڵێن بە دەستپێکی مەفرەز سەرەتایەکانەیە مەرحەلەیەک دەبینەوە پاسدانەکانی دوای ئەنفال دەبینەوە سرگ دەبینەوە ئەو هێزانە دەبینەوە کە ئەبنە دانی چۆنڵی لەسەر ستایلێکی نوێ هێزی پێشمەرگەیەکی نیشتیمانیەکان ڕێک دەخرێتەوە بۆ ئەوەی دەرەقەتی ئەو ئەرکانە بێت کە لە کوردستانێکی ستماکە چونکە جەنابی مام جەلال دەیوت ینی کە باسی شۆڕشی دەکرد شۆڕش و باسی شۆڕش و
ماسی و ئاوەکەی دەکردواتە ینی هێزی پێشمەرگە یان باڵێن هێزی شۆڕشەکە ماسیەکەیە و جەماوە ئاوەکەیەتی کە تۆ دوای ئەنفالەکان ئەو منتیخانە هەمووی سوتمان کران و گەلەکەم تقریبا چۆڵ کران بۆیە مەرحەلەیە کاتە پێشەوە ماسیەکە چۆن بتوانێت لە ناو ئەو وشکانیەی کە ینی لە کوردستانە هەبوو بتوانێت دێژە بە خەباتی خۆی بدا ڕێک ئەو مەرحەلەیە مەرحەلەیەکی تازەی لە تێکوشانیکەتی هەتاوەکو هەلومەرجێک دێت پێشەوە کە بە پێشبینی مامجلال بە دنیابینی و وردبینی مامجلال کە لە بیدایی شۆڕشەوە ڕەنگە زۆر لە نوکتەکان و ینی قسە خۆشەکانی مامجلال بۆ سەردەم بگرێتەوە کە ینی پێشمەگەی بینیەوە مەسەوتی بینای خەریکی بڵێن بۆ نمونە دوو ژووران بۆ خۆیان دروست کردەوە بۆی لە زستانی سال و سڕی و بەفر و بارانە خۆی مەپارێزیمتی وە چیەکەن بۆ خەریکیەوەین بەهارا ڕێنەوەی ئینشاڵڵا کوردستان ڕزگارە بێ ئەم بەهارە زۆری خایەن هەتاوەکو مامجلال لە 1990 تا کە ڕژێمی سەدام حوسێن داگیرەکە کوێت داگیرەکە مامجلال پێشبینێک کە ئەمە سەرەتایی کەوتنی ئەم ڕژێمەیە سەرەتای ئەوەیە کە دەست بکەتە ئەو دیوارە ئاسینەی کە فاشێتی بەعس کردوێتی و فعلەن ڕاپەرین دەبێ و ئیتر لە دوای ڕاپەرین ئەمە بەشێک لە ڕزگاری کوردستان دەبینەوە هەموو ئەم 16 ساڵە مەرحەلەیەکی زۆر حساس و گرنگە کە ڕەنگە دەیان تێکۆشەر بە نووسینەی بیرەوەرەکانی خۆیان دەیان تێکۆشەر بەڕوونکردنەوەی لانەجاجەکانی نەبەردەکان نەبەردی پێشمەرگاتە بێت نەبەردی میدیایەکێتی بێت نەبەردی ڕێخستن بێت نەبەردی تێکۆشەرەکانی ناوی وڵات بێ نەبەردی بڵێن زادانی تاوانباران بێ نەبەردی زیندانەکانی ینی مقاومەتی زیندان بێ هەموو ئەمانە لە ڕاستیە ئەم 16 ساڵ لە تەمەنی یەکێتی 16 ساڵەکە یەکێتی نیشتیمانی و گەلی کوردستانی بۆ ئامادە کرد لە ساڵی 1990ەکە بتوانێت ڕاپەرین بکە ئەگەر سەیری ئەم 48 ساڵە بکەی کاکە هاوڕێ 16 ساڵی زەهەبی فترەی خەوات و تێکۆشانی شاخە بەڵام لە 32 ساڵەکەی کە خەباتی بڵێن ناوی وڵاتە بەڵام لەبەر ئەو هەموو هەلومەرجانەی کە بەسەری شێتیات بەسەر گەلەکەمان هەنات ئەو مەرحەلە متەقەتی تێدا کە تۆ ناچار بیتە سەر نوێ ئەبدەیت بیدۆدەست بە خەباتی چەکداری بکەیتەوە لە سیبێکی ئابا لە شەڕی داعشە هەموو ئەمانە دەری دەخات کە ئەم 48 ساڵی یانی هەر ئیسراحەت و خۆشی و شادی و ئاوادایی نەبووە بەڵکو دژواری و ناخۆشەکان و فرمێسک و خوێن و نوشتی و بێگومان سەرکەوتنیشی تابە زۆر ئێستا ئێمە بینیمان لە مەرحەلەکانە قاعدی ئەو شۆڕشە سەرکردی و شۆڕشەکە جەنابی مامجلالە بووە سەر کۆماری عێراق دەرفەتێکی مێژووی هاتە پێشەوە کە ئەو شتەی کە لە ئەندێشەی باوکە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەیە بتوانێت لە عێراقی دیموکراتی فیدرالیە جێبەجێکی وەبیخێتە ناو دەستوری عێراقیشەوە ئەمە مێژوویەکی دوور و درێژی حیزبێکی سۆشیال دیموکرات لە هەناوی کوردستان لە شاخەکانی کوردستانەوە کە سەر هەڵەدا ینی بم مێژۆ دوور و درێژەیە تێپەڕۆ کە جەنابەت ئاماژەت پێداوە بە دڵنیاییشەوە ئەم مێژۆ نووسراوەتەوە و ینی بۆنەوە بە دوایینەوە یانی ئەم مێژۆ دەجێڕێتەوە بەڵام گرنگ لەوەدایە دوای 48 ساڵ لەم خەباتە بێوچانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر کۆمەڵێک بنەما و پرەنسیب دامەزرا لە پێناو خەڵکی کوردستان لە پێناو ئازادی بۆ خەڵکی کوردستان لە پێناو مافەکان و خزمەتکردنی خەڵکی کوردستان لە پێناو پاراستنی ئەو قەوارەی کە بەدەسات و بۆ هەرێمی کوردستان سەرڕای ئەمە خەڵک گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەیە هۆکاری ئەم گلەیانە بۆچی دەکات هۆکاری ئەم گلەیانە زۆرە ئەتوانین بڵێن دوانی سەرەکی بڵێن یەکەمیانەوەی خەڵک ومێدی زۆری بەیەکێتیە لەبەرەوە سەقفی بنمێکی تێڕوانینەکانی خەڵک تەوەقعاتەکانی خەڵک لەسەر یەکێتی ئەوەندە زۆرە کە هەندێک ڕەنگە جا هەندێک جار لە توانای یەکێتی بەدەربێ یاخود هەندێک جار بەهۆی هەلومەرجی یەکێتیەوە یان لە ڕێلادانی من و تۆوە مەسەرەن نەمانتوانانی ئەوەرکە بە ڕێکوپێکی و جێبەجێ بکەین وەسەبی دووەمیشی ئەوەیە کە لە ڕاستیە لەبەرەی میلەتەکەمان تیونوی زۆر دەستکەوت و زۆر مافیترە کە لە مەراحلەکانی پێشووە بەداخەوە بەدەستی نەهێناوە سەبێکی کەشەیە کە جانبی عەرەزیە وا بڵێن نەخەتای جەماوەری خەڵکی کوردستانە و ئەتوانم بڵێم ئیدعا بکەم نەخەتایەکێتیش نییە ئەویشەوەیە هەندێک جار لە هەندێک بوارە پاشەخشێک کراوە ینی مەسەن بۆ نایسەکەتۆ لەسەر عملی سیاسی عێراق قسە دەکەی خۆ ئەوەیەکی لە عێراق هابوتراوە لە مادەی 140 بۆ ناوچە دابڕاوەکان بوون لە دەستوری عێراقا لە یەکسانی لە هەموو مافەکانی کە هەموو وڵاتێکی عێراقی لەم سەری کوردستانەوە بۆ ئەو سەری زاخۆبان لە عێراقا لە باقی عێراقا دەبینی ئەمان هەمووی ڕوون کراوەتەوە وەکو بڵێ شەرحی دراوە بەڵام
قاچ و قوچ دەکرێت پاشەکشی پێ دەکرێت داعش دێتەکایەوە ئیرهاب دێتەکایەوە چزانم جۆرێک لە میلی شۆڤێنی دێتەکایەوە کە پیان و ئەم دەستکەوتانی گەلەکەمان زۆرە و لە نەدەبە ئەو نە زۆر بێ یان ڕەنگە بۆ نمنا بزنەوەی دیموکراسی لە عێراق بە شێوەیەکی گشتی پاشەکشێ دەکا یان لە کوردستانە تەماشاکەی خۆ ئەمە یەکێتی نیشمان کوردستانی بەتەنیا حاکمەکە و خەڵکی دیکەش هەیە هێدی دیکەش هەیە هێدی دیکە لە ساحەکەدا هەیە و ڕەنگە لە هەندی هەلو مرجا بۆن باردۆخی ناخۆشی یەکێتی نیشمان کوردستان کە تووشی لە برێکترازان بوو تووشی دروستبوونی هێزی تازە بوو وای کرد کە بۆ نمنا ڕوتێک لە سیاسەتی کوردستانی ڕاز بێت بڵێن زاڵ بێت لە ناو سیاستی کوردستانیە کە وەکوکێتی بین ناکاتەوە کە وەکوکێتی بین نکاتەوە بێگومان وەکوکێتی ناتوێن حەلی بکات بچووکەکان نییە کە نەفوزی نەبێ و اینجا بۆی ئەمە زەمە زۆر گرنگە اینجا ئەمە کاکە هاوڕێ ئەبێ ڕەبتیکەن بە چیەوە ڕەبتیکەن بە هەندێک مەسایلی جەدەلیەوە بۆ نمونە یەکێتی نیشمان کوردستان باوەڕی بەوەیە کە جیاوازە متەمایزە لەگەڵ حزبەکانی دیکە لەگەڵ پارتی بۆ نەکە لە قۆناغی جاجایە هاوپەیمان بوون لە قۆناغی جاجایە ناکۆک بوون لە قۆناغی جاجایە شەریشمان کردووە و لە قۆناغی جاجاش ڕەنگە یعنی بڵێن بۆ ئاشتی کوردستان زۆر تەنازولاتی گەورەمان کردو لە تەنازولەکانی جەنای مامجلالەوە کە شانازیەکە بۆ ئێمە ئەمڕۆ کەسەری ئەو تەنازولات دەکەین کە بۆ گەلەکەمان کردوێتی ڕەنگە لە فەرهەمەتحرەکانە ئەم تەنازولە واسێکە بۆتە مادەی کە حزبی دیکەش دروست بێت ناو ڕێزەکانی نیشتمانی کوردستانەوە بەڵام کە تێری تاریخی دەکەی ئەو تحملی جەنای مامجلال هەی بووە لە بۆی ئاشتی لە کوردستانە سەر بگرێ و ئەو تەسحیاتەی کێتی نیشتمان داوێتی لە خۆشببوون لە زۆر حەق و مافی خۆی بخۆی لە خۆیان بەڵگەوەیە کە یەکێتی ئەم بەشێکە لە تەسحیاتەکان و قوربانیەکانی یەکێتی زۆر جا تۆ شەهید دەدەی باشە شەهید دەدەی دوایش لە حەقی و شەهیدە خۆشەبی ئەمە دوو شهادەت بوون و دوو تەسحیەدانە بۆ لەبەرەوەی مەسەن بۆن لە پێناوی سەرخستنی ئاشتی لە پێناوی سەرخستنی بستنەوەی سیاسی گەلەکەمان ئەم مەوزوع جەدەلێنە زۆر گرنگە کاکاوڕێ مەسەن بۆ نمونە هەموو تاریخێکی بەم جەدەلە هێناوێتی یعنی یەکێتی نیشمان هێزێکی کوردستانیە بەمانایەوەی کە لە کوردستانە کاتەوە بیر لە یارمەتی بەشەکانی تری کوردستانە کات بەڵام نەبێت هێزێکی چوار پارچەیی دەستوەردام کە بێتە کوێخە لە ناو بستنەوەی سیاسی کوردستانە بەسەر هێزەکانی دیکەوە کۆندی هێزە وڵیان بۆ داوە یەکێتی نیشمان کوردستان هێزێکی عێراقیشە بەڵام عێراقی بمانە مجەڕەدەکەی نییە کە بچێت لە بەسە دانیشە یان بە تێڕوانی عێراقیانی صرف سی ئەم مەسەلە بکات ناستانمی یەکێتی لەس ئەم دوانە بیناکراوە هەم کوردستانی هەم عێراقی ئەم بەشێکە لە جەدەلی یەکێتی نیشمان کوردستان کە ئیش بۆ مەسەلەی نەتەوایەتیەکە ئیش بۆ مەسەلەی نیشتیمایی دەکا بەڵام لە هەمان کاتە ئەوەی کەیسە جەناب سۆشیال دیموکراتە جاران حزبێکی چەپ بووین کە مارکسی لینی بوو یان ئەو جەبهانەی کە ناو یەکێتی نیشمان کوردستان وەکو نیمچەبەرەیەک ئەم بشێکە لە جەدەلی یەکێتی نیشمان کوردستان ئێمە تەنیا خەبات بۆ مەسەلەی نەتەوایەتی ناکەین ئێمە خەبات بۆ مەسەلە کۆمەڵایەتەکانیش دەکەین بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بایەخ بە سێکتەرەکانی زۆر بایەخ بە سەکتەری زۆر بواری ژیانەدا بەڵام بێگومان هەندێک جار ئەم سەکتەرانە بەریەکەوتن ڕۆداریوانە تۆ بایەخ بە مەسەلەی ژن دەدەیت بەڵام احترامی دین و گروپە ئاینەکانیش دەگریت ئەمە جۆرەکە لە ئەبێ ئەم عێلاقە جەدەلی ڕێکخیتەوە تۆ باوەڕت بە تێکۆشەرانی دێرین هەیە یەکێتی نیشمان کوردستان ناوی شۆڕشی خۆی ناوە شۆڕشی نوێت بە مانای ئەوەی کە ئەمە خۆجیاکردنەوەی لە شۆڕشەکانی دیکە بەڵام لە هەمان کاتشا نیشاندانی ئەوەیە کە تۆ بەشێکی لە شۆڕشی کوردستان ئەوەی پێشتر هەبووە یەکێتی تێبین لەسەر هەبوو کە شۆڕشی ئەیلولا خۆشی بەشدار بۆ جەناب مامجلال بەشێک لە سەرکردەکانی شۆڕشی نوێی گەلەکەشمان بەشدار بوو لە شۆڕشی ئەیلول بە ناکۆکی و بە پێکەوەی بوونیشەوە بەڵام بە نەتیجە یەکێتی دێت بەعینوانەوەی کە مامجلال بە عەرەبی پێی دەوت حزب من طراز جديد واتە حزبێک لە تەرزێکی تازە ئەمە یان بەشێکە لە ڕابردوو بەشێکە لە شۆڕشەکانی کورد بەڵام بێگومان بەشێکە لە شۆڕشێکی تازە ئەم عێلاقە جەدەلیە زۆر جار ئەم ئیشکالاتە دروستەکە کاکە هاوڕێ یەکێتیش بە باوەڕی بە دیموکراسی بۆ نمونە حەلی بۆ نمونە ئیشکالی ئەو ئاراستە سیاسیە جیاوازایی ناوی یەکێتی کرد کە ڕێگەیدا بۆ نەبستنی گۆڕان دروست بێت ئێخۆ ئەمە دیوێکی دیموکراسیە پێویستە دەستخۆشی لە یەکێتی نیشمان کوردستان بکرێت پێویستە دەستخۆشی لە جەنابی مامجلال بکە کە بۆ نمونە لە ئیشقاقاتەکانی دیکەی حرەکەی کوردیە بە ئاگر و بە خوێن مامەڵە لەگەڵ جیاوازی سیاسیەکان کراوە بەڵام مامجلال بە ئیمکاناتێکەوە یعنی لەگەڵ ڕەفیقەکانی خۆی لەم شۆڕشە تەعاملی کردووە لەگەڵیان چۆ بزنێکی
هەڵبژاردنەوە دۆڕانمان و بردمانەوە و بەهێز بووینەوە و تەحالفمان کرد و ناکۆکیمانە بوو ئێستش پێکەوە لەناو لە زۆنێکی ینی ئیدارێکی محلی و سلێمانی و ناوچەکانی تر ئەژین بەڵگەی دیموکراسیەکێتێ و بەڵگەی ئەوەیە کە یەکێتیش هەموو مەسالان پێکەوە هەڵدەگرێت بەڵام ئەمە یەکێتیشی زەعیف کردووە چونکە تۆ ئێستا ئەگەر کۆی کورسەکانی کە لە ناوچەی یەکێتی هەیە بەوەی یەکێتی بەوەی گۆڕان و بەوەی نەوەی نۆ بووی حزبەکانی دیکەوە ڕەنگە ئیسلامیەکان لە شتێکی تایبەتە بەڵگەی ئەوەیە کە یەکێتیش زۆر جیاواز نییە لە بۆن لە حزبی دەسەڵاتداری ئەمریکا پارتی دیموکراتی کوردستانە بەڵام بەشەکەمان بەم شێوەی لاتۆ کێسای بین وڵا لەسەر ئەو مەسلەی ئەمە لەسەر ئەو مەسلەی کە ئەڵەی ناوچەی یەشێتی زۆرێک لە چاودێرانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەوەی کە چاودێری ینی چالێکە سیاسەکانی یەشێتی نیشتیمانی کوردستانە کردو لە ڕابردوو ئێستا و لە داهاتوو ژیانی دەیکەن ینی دەڵێن یەشێتی بەدەستی خۆی دەکاتە حیزبێکی لۆکاڵی لە چوار سنووریشی دیاریکراوە بۆ یەشێتی بەم نەفەسەکە بۆ حیزبێکی عێراقی و کوردستانی ئەوش بەشێکە لە جەدەلەکە یعنی مەسەلەن یەکێتی نیشتیمانیان کاتی خۆی کە دەستی بە خەبات کردووە ناوزەنگ بووە لە زەڵێ بووە دیارە ئەم تاریخە دەژینەوە ئێمە لە وەکو تۆوتت ئێمە خوێندومانەتەوە دەنا ئێمە بەشێک لەو تاریخە بەداخەوە بەشێک لەو شانازیە بە ڕەنگە بەشێک بین لەوەی کە باش بیژێرینەوە مەسەلەن تۆ سەرم بەنامێش هەڵی دەکەین یەکێتی لە زەڵێ بووە لە بڵێن لە کانی موراد بووە لە سەرگەڵوو بەرگەڵوو بووە حزبێکی کوردستانی بووە یعنی ناوچەی ئازادکراوی زۆر کەمی بەدەستەوە بووە ڕەنگە کۆی ناوچە ئازادکراوەکانی کوردستان پێکەوە گرێ بدەیت لە منتیقەی بڵێن شارباژێر و شارەزور و ئەملاتر و بڕۆی تا سەرگەڵوو بەرگەڵوو تا دەشتی هەولێر ڕەنگە بەقەدەر قەزایەک و ناحێک نەبێت بەڵام دەوری یەکێتی سەنگی یەکێتی هەموو ناوچەکانی کوردستانی کردوێتەوە کە تۆ شەهیدێکت هەیە لە ناوجەرگەی بەغا کە هەڵۆی سوورە معنای تۆ سەفارەتێک تێ ناوجەرگەی بەغا کە چونکە مەسەلە سیاسەکانی کورد ئەوە بەڕێ بە کورد ینی ئەم مەسەلە ڕەوایە بە دنیا عەرەب لە بەغدا و لە منتیقەکە ئەناسێنە بەڵام تۆ هەندێک جار مەحکوم بە جوغرافیایە کە خۆت دەستی تێدا نییە کە ئێمە باسی هەکاریەکەین هەکاری چییە؟ هەکاری تەنیا نزیکەی 600 پێشمەرگەی کوردستان نییە کە شەهید دەبن بەڵکو هەکاری هەروەها بەشێکە لە ڕووداوی ئەوەی کە تۆ یەکێتی نیشتیمانیەکان حەسرکەی نێڵی گاتە بادینان شۆڕشی یەکێتی نیشتیمانیەکان لە یەک کاتە ئێستش خۆ دەزانیت ئێستش هەواڵانی بادینان و هەواڵانی شارەزور شەڕیان لەسەرەوەی کە کێ دەست پێشخەر بوو لە پێشە مەفرەزەکانی شارەزور دەستیان پێکریا مەفرەزەکەی شەیدی بەنامی عەزۆر دەستی پێکرد ئەمە معنای یەکێتی لە جەدەلێکی کوردستانیە بووە بەڵام کە تۆ گوشار ئەخەیتە سەر ناوچەکان خۆتۆ ناتوانێت خەباتی خۆت پەک بخی لە سیوەیەکی ئابە یەکێتی نیشتیمانیەکان حەسرەکەی لە منتیقەی دیاریکراوە بە ئاشتی ئەتوێتەوە بۆ هەولێر و بە ئاشتێتەوە بۆ باتیران دیارە ئاشتیش هەلومەرجی خۆی و شروعی خۆیە بۆیە خۆ بە خوێن بە خەبات ئەو شوێنە ڕزگار ناکردنە بەس هۆکاری ناوخۆیی بۆ یا هەرێمایەتی و نێودەوڵەتی و هەرێمایەتیش ینی یەکێتی بە شانازیەوە توانام بڵێ بەشێک نەبووە لە ویارەیە کە دەستکەوتی هەبێ شار بەدەست بێنێ لەبەرەوەی بۆ نمونە یعنی لەبەرەوەی لێی رازین یەکێتی نیشتیمانیەکان قەت لێی رازی نەبوون وەلو عیلاقاتێکی بەرفراوانی هەیە ئیقلیمی و دەوڵەتیشی ئەبووە کە بەشی زۆری ئەمینە بۆ ماقۆڵی سیاسی مامزەلا گەڕێتەوە بەڵام ئەمە وازحشە کە لەبەر هۆکارە نەیە وبالمناسبة كاكا وريتانيا شعور شيء كتير ما كنا هو الذي لشونا كحصل بكريا يعني شعور شيء بولنا لزود الدنيا وتراوا شعورش ليك ولا تكري بولنا مبدأ السوشياليزم زوج تقول سوي كراوا شعورش ليك ولا تكري يعني نتواوي جهان أكريا أم نقاشا سوشياليزم هات وروي وتجربة اشتراكي سوفيتي أوروبا روجرات هات وروي أو نقاشا كوتاي بينها آية لروسيا يعني لروسيا بمين همو دنيا بقريتها لبرو أني جدلشي طبيعية لسر أويا زور جار بون منا يكيتنيش مثلا شارع بلا سر مواقف كان خوي زور جار بشارة السري أو بشارة السر جماوركي إما يسا لتعزين بشارة دجين كلبرو يكيتنيش معنيه هالويس يكيتنيش معنيه هي لسر من دي مسائل مطاركي أو روبروه المرجبة هم من ديبينو ورنجا من خوش ببو خلقي سليماني بو خلقي ناوتشي السوس بلام لراسي كيتيش مثلا وقت ديدقا وقت تيروانين وقت تزاريسي تشوكشانا كاني خوي وكو جروبكاني كسكداتي كتيبوا لمراحل جاجادا كتحزب كردستانيه استاش اتوانين بلين يشيتي لاشتيا
کۆتری سپی و شنەیبان و لە شەڕیشدا پڵنگ و ڕەشەبان ئەم مەقولێ تەواو و ئێستاش یەکێتی هەوڵەیە لە شەڕ نەبێ بەڵام لە شەڕ نەبێ بەڵام شەڕی فعلی بەڵام شەڕی سیاسی یەکێتیشمان ئێستا لە مەرحەلەی خۆڕاپسکان و خۆ هەندان و خۆڕێخستنەوەدایە و ئەوەی کە یەکێتیش ماکسان لە ڕابردوشدا هەندێک جار ینی داینەوەندۆ بۆ گەلەکەمانی دانەوەندۆ بۆ هێزێکی دیاریکراو نەیکردووە بۆ ئەم هێز بۆ ئەو هێز نەیکردووە بەڵکو بۆەوە کردوێتێکە گەلەکەمان لە مەرحەلەیە لە مەرحەڵەکانە پێویستی بەمە ئێستا شەکێتی شمانی کوردستان سیاسەت دروستەکانێکی شمانی کوردستانە کە ینی لە ئاستی عێراق و لە ئاستی کوردستانە لایەنە باشەکانی و لە باشەکانی سیاسی کوردستانی پاراستووە ئێستا من دەبینین ئەگەر باسی ئەمڕۆ بکەین بە باسی تەنیا ڕابردوو نەکەین وەلو ئەوە شانازیەکە کە ئینسانیەوەیە ینی دەیان داستانی لەسەر بجێڕێتەوە بەڵام باسی داستانەکانی داهاتوویەکی نیشمان کوردستان بکەین ئەم تاریخا کە ینی کە ئێستەیەکی نیشمان کوردستانی دەژی ئێمە بەهەژدە کورسیەوە عملی سیاسی عێراقمان گەیاندەوە سەر ئەو ئاستەی کە جەناب مامجال ڕایگرتبوو بەجێهێشت و کەویش عێراقێکی دیموکراتی فیدرالیە ئەو تەوافقی کە عێراق لەسەری بیناکرا ئەو تەوازونەی کە عێراق لەسەری بیناکرا ئەو فیدرالی کە عێراق لەسەری بیناکرا ئەو فلتەرانەی کە لە دەستوری عێراقایە بۆ پاراستنی مافەکان کە مامجەلال و باوکە دامەزێنەکانی دیموکراسی عێراق باوکە دامەزەکان دیموکراسی لە کوردستانە ئیشان لەسەر کردووە ئەو فرتەرانێکی تیشمان کوردستان لە ماوەی ڕابردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە جودەکانی هەواڵ باڤل سەرۆکێکی تریشمان کوردستان توانی بەهەژدە کورسی و ئەم عێراقە لە ئاستی خۆی داراگرە نەیەشت عێراقی زۆینەی دیموکراسی بەناوی زۆینەی دیموکراسیەوە مافەکانی گەلی کورد مافەکانی پێکاتەکان مافەکانی بزوتنەوەی سیاسی و دیموکراسی لە عێراقا پێشێل بکە گەڕاندیەوە سەر ئەساسەکەی خۆی کە تەوافقە و بالمناسبە تەوافق هەموو خەڵکی گەزانێ بەشێکە لە دیموکراسی بایمە بم فرتیڤڵ نەخەڵەتێ بڵێ وڵات دیموکراسی زۆینە و کەمینەیە دیموکراسی زۆینە و کەمینەیە بۆ مجتەمەعاتانەی کە تێیدا یەک نەتەوە یەک دین یەک ینی متەجانسن لە ڕووی قەومی و پێکاتەیەوە بەڵام فرەیی وەکو وڵاتی عێراق پێویستی بە دیموکراسیەکی توازنی هەیە پێویستی بە دیموکراسی تەوافقیە یەکێتی نیشمان کوردستان ئەمەی گەڕاندەوە سەر یەکێتی نیشمان کوردستان بە 18 و نزیکەی 20 کورسی ناو پەرلەمانی کوردستانەوە بە ستەمی سیاسی وت بەسە بە جیاوازی سیاسی لە نێوان سلێمانی و هەولێر و بادیان کامانە بەشێکن لە خاکی کوردستان بەشێکن لە خەڵکی کوردستان وتی بەسەوە پێمان وایە ئێستا هەلومەرجی سیاسی لەو مەلەفەیە چۆتە پێشەوە و هیوادارین کە ینی زیاتر بچێتە پێشەوە یەکێتی نیشمان کوردستان وا دیفاع لە دیموکراسیەکە خۆ بە قسە نییە هەندێک خەڵکە لە ئێمەوەمان کرد وامان فەرموو وامان کرد لە کرداردا ئەوەی یەکێتی نیشمان کوردستان دەتوانێت تەوازنە سیاسیە ڕابگرێت و ئەگەر بوزەیەک لە خەڵکی کە هەبوو بێ هەوڵێکی دابێ دەستی خۆش بێ چاچی کردووە ئەو ئەگەرێتەوە بۆ توراسەکەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەرێتە بۆ توراسەی کە لە یەکێتیەوە فێری بووە بۆی دەتوانێت بەرەنگاری ستەم و بەرەنگاری هێن بێتەوە لە مەراحلە بەڵام بەتەنیا بە کەس ناکرێت ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان تیا لەبێ یەکێتی نیشتمانی کوردستان کاکە هاوڕێن ئەو لەسەر ئەو شکلە دامەزراوە کە لەسەر شکلە خەباتی کە مامجەلال لەسەی ڕاهاتووە ئەوی شەوێ مامجەلال ئەتوانێت بە ئیرادەی یەکێتیانە زۆر شتێ بیکە بەڵام حەزی لێ و بە تەحالف زۆرشت بکەین حەزی لێ هەموو هێزەکانە پێکەوە هەموو هێزەکان پێکەوە بین یەکێتی نیشتمانی کوردستان باوەری بە مەسەلەی نەتەوایەتی هەیە بەڵام حەز ناکە لە پەنا مەسەلەی نەتەوایەتیەوە بۆ نمونە چەوسانەوەی چینایەتی هەبێ ینی لە پەنا خەباتی پێشمەرگانە و حەز ناکە زوڵم و زۆر هەبێ لە ژنی کورد لە پەنا یادکردنەوەی یەکێتی و کەسبینە یادی یەکێتی نیشتمانی کوردستانە یەکێتی نیشتمان پێی ناخۆشەکە یەکی شەش کە ڕۆژی جیهانی مناڵانیشە بۆ نەمافی مناڵان پێشێل بکرێت لەبەرەوە ینی یەکێتی نیشتمانی کوردستان لەبەر ئەو جەدەلە تەبیعەیە کە زۆر جار ینی زۆر جار ینی زۆر شیلێ داواکە لە تاقیق و لە توانای خۆی بەدەرترە بێگومان ژنان چایان لەوەی یەکێتی مافەکانیان بپارێزێن لاوانیش چاویان لەوێ بەڵام تێکۆشەی دێنەکانی شەرواسەری مەسەلەی اینجا ئەم جەدەلە زۆر جار کاتی خۆی مەدرسەی مامجار دەیپاراست بەداخەوە لە چەند ساڵێکی ڕابردووە بۆی هەلومەرجی دژواری یەکێتیەوە بۆ ئەوەی کە جەنای مامجار کۆچی کردبوو یعنی شاخی گەورە لە کوردستانە ڕووخا بێگومان زۆر تەبیعیە خەڵک ینی تووشی هێدمە دەبین تووشی شۆکە بین ینی العێراق مامجار لە عێراق ڕۆی لە ناوچەکە ڕۆیشتووە بێگومان لە کورد و لە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆیشتووە بەڵام ڕێبازەکەی و تەریقەی تەفکیری مامجەلال بەشی ئەوەیە کە یەکێتی خۆی گورزگۆت کاتەوە وەکو ئێستا کردوێتی و پێشمان وایە یادی 48 ساڵە دەرفەتێکە بۆ ئەوەی یەکێتی بەشی ئەوە نەخۆینەوە کاتەوە کە 48 ساڵی دیکەش لە مەیدانی خەباتە بمێنێت ئەوکەی دیکەش با بەمێژوو بسپێرێت
نوێکردنەوە هەر بە مانای ینی ئەو پرەنسیپانەیە یاخود نەخێر هەنگاوی کردارێکی وەکو جەناب دەڵی کاکسران لە داهاتووە دەبێت خەڵک بیبینی ئەو چکە بەڕاستی خەڵک چاوەڕوانی زۆرە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ژۆزعەکە لە عێراقدا تا بۆ شێوازاتەوە پێشوانی ڕاستە تەوافقێکی باش هەیە بەڵام خۆ لێرە و لەوێەوە تا هەر زوڵمەکرێت لە کورد لە مافەکانی گەلی کوردستان و زۆر جاری ژانی لەو ناوچانی ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داهاتوو دەبێت چۆن خۆی ئامادە بکات ئەم وەکو دوا یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت خۆی بۆ داهاتووە حازر بکە کە هەموو هێز و وزە و توانای خۆی هەموو وزە و هێزی هاوپەیمانەکانی خۆی دۆستەکانی خۆی هاوبیرکردنەوەی یەکێتیانە کۆکاتەوە بۆ ئەوەی بتوانێت و اینجا ئاشی لە کوردستانە ئاشێکی پایدار بێگومان بەرقەرار کا بۆی بتوانێت لە بەرابەر ئەو هێرشەی کە هەیە لەسەر بزنەوەی سیاسی کوردستان ئەو هێرشەی کە هەیە بۆ ئەوەی ینی قاچقوت لە بافەکانی کورد بکرەوەی کە مامجار ناوی نابوو دەستکەوتەکانمان دەڵەمەن لە حزوری خۆی داوای دەوت ئەبێ ئەمەوە یەکێتیش ئەمانە بپارێزی بیبڕێنێتەوە بۆ مەرحەلەیەکی ترکە ئیتر دەستکەوتەکان لەو دەرباز بن کە لەژێ هەڕەشە بن زۆر دەستکەوتمانەیە بێگومان مەرحەلەی هەڕەشیان تێپەڕاندووە یعنی ئەوە کە ئێمە هەرێمێکمانی لە دەستوری عێراقەوە مەرحەلەی هەڕەشەی تێپەڕاندووە بەڵام ئەوەی کە مەسەن بۆ نە چارنووسی ناوچە دابڕاوەکان چێ بێ چارنووسی بودجە و داهاتی هەرێمی کوردستان چی لێ دێ لەو مەعمایی کە لە عێراق هەیە چارنووسی دیموکراسی چی لێ دێلەوەی کە هەموو جارێک ئێمە پەکی دەخەین بەهۆی هەلومەرجێکی تایبەتیەوە چارنووسی ئەم تێکۆشانە چی لێ دێ کە خەڵک ئەرکی زۆر بە یەکێتی ئەسپێرێ بەڵام پێویستە بێگومان لە مەرحەلەی داهاتووە دەنگی زۆر بدا بە یەکێتی بۆی بتوانێت چکە خۆمەتە ناتوانین بە تەقوتۆق بیکەین ناتوانین بۆ نمونە بە ڕزگاکردنی شەڕەکانی هەلاز دابان و بە شەڕەکانی قەرەداغ ینی دڵی خەڵکی کوردستان خۆشکەین دەبێ بە سنووقەکانی دەنگدان بەشێکی نەبەردەکەی تکەوتو ئەستۆی خەڵکی هەرێمی کوردستان کە بزانن ئەگەر ئەوەی ڕۆیشتووە سزایە و ئەگەر جەفایە ئەگەر سزایە ئیتر بەسە کاتێەوە هاتووە کە بزان ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت و هەر بە دەنگدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک دەتوانێت یەکێتی ڕاستکاتەوە یەکێتی ئەرکی پێ بسپێرێتەوە یەکێتی وا لێ بکات کە بەرپرسیاتی سەر شانی خۆی هەڵبگرێ و خۆی لەو بەرپرسیاتی نەدەزێتەوە کە پێم وایە یەکێتی ئێستا ئەوێ خۆی لە بەرپرسیاتی نەدەزێتەوە لێسەوە بانگەشی هەڵبژاردنە دەست پێ کەکەس وەڵا هەموو ڕۆژێک بانگەشەی هەڵبژاردنە چونکە هەموو ڕۆژێک مەیدانی خەباتە بە دیموکراسی کە هەڵبژاردنێکی لە ئینەکانی وێزگەکانی زۆر سوپاس بۆ برای بەڕێز بڵاندانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە یادی 40 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵم زۆر سوپاس بەخێراتی زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ساڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ